وڵی گرژی و ئاڵۆزەکانم دواییە بە تایبەتی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبناان و لە بەرامبەردا و هێرشێک کرای سەر جۆلان کوژانی ئیسماعیل حەنیە لە تارانی پایتەختی ئێران کاردانەوەی لی کۆتۆتەوە لەسەر کوێن بابەتانە و داهاتوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز حەمادە فەرعانە نووسەر و چاودێری سیاسی کە لەگەڵم دەبێت لە عەمانەوە. سپاس کە لەگەڵ کوردستان 24 بەڕێز حەمادە خوێندنەوەتان بۆم دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە؟ ئایا بەم ڕووداوانە ئەم گرژیانە تا چەندە پەرە دەسێنن ئەگەری هەیە کە چی ڕوو بدات؟ بڵێ دۆخەکە بە شێوەیەکی گشتی لە ناوچەکەدا گرژی و تەنگژەی تێدایە، چەندین ئۆپەراسیۆنی جیاواز و پێکدادان هەن، هەوڵێکی زۆر هەیە لەلایەن ئەمریکا و لەلایەن ئێرانەوە بۆ ئەوەی بتوانرێت گرژیەکان زیاتر بکرێت، بە تایبەتی ئەو ئۆپەراسیۆنێکەوە لە ناوچەکەدا دەکرێت. بە شێوەیەکی گشتی دەمەوێت ئەوە بڵێم هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە بە شێوەیەکی بەردەوام تا ئێستا هەر هەیە، هاوکات کوشتنی سەرکردە باڵەکانیش پێشتریش بەردەوام بوو، ئەمە شتێکی نوێ نییە. بە تایبەتی لەلایەن ئەو لایەنانێکەوە لەلایەن ئێرانەوە پاڵپشتی دەکرێن، پێکدادانەکان زیاتر بوون لە چەند ڕۆژی ڕابردوودا. لەژێر چوارچێوەی حەماس هەموو هێزە چەکدارەکان تا ئێستا شەڕەکە لەو ناوچەیەدا بەردەوامە. باشە، پێتان وایە ئەم جارە کوژرانی بەرپرسێکی باڵایی بزوتنەوەی حەماس لە نێو خاکی وڵاتی ئێران واویش وەکو حەماس دەڵێت لە پارێزگای بابلەوە لە عێراق ئەم هێرشە کراوە ئەم موشەکانە ئاراستەکراون دۆخەکە بە چه شێوازێک دەگۆڕێت؟ ئایا کاردانەوەکان سەبارەت بەم ڕووداوە خوێندنەوە چۆن دەبێت؟ هیچ شتێک بە شێوەیەکی گشتی شتێکی وەها ناگۆڕێ لە هەردوو لایەندا، چونکە پێکدادەکان تا ئێستا بەردەوامە. ئێستا پێکدادەکان لایەن حەماس و لایەن ئیسرائیلەوە بەردەوام دەبێت، هاوکات لەلایەن مەرجعیەتیشەوە لایەن مەرجعیەتی حەماسیشەوە جەخت لەوە دەکرێت کەوا بەردەوام بێت هێرشەکان. هەموو هێڵە سوورەکان بێگومان دەبەزێنرێت لەم جۆرە شەڕانەدا، بە تایبەتی ئەو کێشانێک کە لە سووریا هەن لە لوبنان هەن. ئەم شەڕە تەشەنەی سندووە ئێستا بە وڵاتانی دەوروبەریش. ئاماژەکان پێمان دەڵێن کەوە جەنجێکی فراوانتر لە بەردەمماندایە لە ناوچەکەدا بە تایبەتی ئێستا تارانیش بووەتە بەشێک لەو پێکدادانەی کەوە هەیە. باشە، ئەم ئاڵۆزیانی کە لە ناوچەکەی ئەم هێرشانەی کە لە نێوان گروپەکانی بەرەی مقاومە لەلایەکی دیکەوە لە نێوان حەماس و ئیسرائیل لە نێوان ئیسرائیل و حیزبوڵای لوبنانی کۆی ئەم بابەتانە چ پەیوەندیەکیان بەیەکەوە هەیە؟ ئاماژەت بەوە کرد لەوانەیە بەرەی شەڕەکە فراوانتر بێت، کوێ دەگرێتەوە؟ چه وڵاتێکی دیکە تێوە دەگرێت؟ هەموو وڵاتانی ناوچەکە بێگومان کاریگەری ئەم شەڕیان بەسەردا هەیە. لە شەڕیشدا هەر ئەمە شتێکی چاوەڕوانکراوە، ئوردن بێ، سووریا بێ، لوبنان بێ یان وڵاتانی دیکە بێ، هەمویان ئەمانە کاریگەریان لەسەرە. لێرە دۆخەکە بە شێوەیەکی گشتیش لەژاوە بەڕاستی لە ڕووبەڕووبوونەوەکانیشدا، لە ڕووبەڕووبوونەوە سەربازەکانیشدا تەنیا بابەتی سەربازی لە ئارادا نییە، بەڵکو پرسی ئابووریش هەن. ئەمە کاریگەریەکی ڕاستەخۆی بەسەر ئابووری ناوچەکانیشەوە هەیە. باشە، لە یەکەم کاردانەوەدا وەزیری بەرگری ئەمریکا قسەی کردوتی ئەوان ناهێڵنە و گرژیانە پەرە بسێنن. ئایا ئەمریکا توانێت ڕۆڵ بگێڕێت لە هێورکردنەوەی ئەو بارودۆخەی کە ئێستا لە لێواری تەقینەوەدایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ بەڵێ ئەمە شتێکی حەتمیە، بەڵام من دەمەوێت کۆمنتێکم هەبێت لەسەر ئەمریکا. ئەمریکا ناتوانێت
بەرگێکی تەواو لە ئیسرائیل بکات چونکە ئۆپراسیۆنەکان بەردەوامە لەگەڵ کوژرانی ئیسماعیل هەنیەش. خۆتان دەزانن ئیسماعیل هەنیە کەسایەتێکی سەربازی نەبوو، کەسێکی سیاسی بوو لە حەماس. ئەمڕۆژ ئاماژە بۆ درا کە تائیبی قەسام لە ئۆپراسیۆنەکانی بەردەوام دەبێت لە دژی ئیسرائیل. بۆیە ئەم شەڕێک نییە کەەوە لە ماوەیەکی کەمدا بوەستێت. وەزارەتی دەرەوەی ئەمریکا چەندین جار ئاماژەی بەوە داوە. بەڵێ باشە بەڕێز حەمادە، ئەوەی کە ئێستا لە نێوان ئیسرائیل و حەماس و هەروەها لەلایەکی دیکەوە لە سنوورەکانی وڵاتانە لە نێوان حیزبوڵای لوبنانیش هەیە، لەلایەکی دیکەوە بەڕێی مقاومەی عێراقی داوای کۆبوونەوەکی فراوانی کرۆ لە دوایەوە هێرشێک کراوەتە سەری. دەڵێ هێرشەکە لە کوێتەوە بە فڕۆکەی ئەمریکی کراوەتە سەر هێزەکانیان کە مەبەستی هێزەکانی حەشدی شەعبیە. پێتان وایە ڕۆڵی ئەم هێزە عێراقیانە لە ئەم ئاڵۆزیانەی کە لە نێوان ئەم گروپە ئیسلامیانە لە ناوچەکەدا هەیە بە تایبەتی چییە؟ ئەوەی دیارە ئەوەیە کە هەموو گروپ سیاسیەکان فەڵەستینی بێ یان عێراقی بێ یان هەر لایەنێکی دیکە بێ، ئەوانە لە ئەنجامدا یەکتر دەگرن، واتە پێکەوە کار دەکەن و هەموو هێرشەکان وا هەژمار دەکەنکەوە بۆ سەر خۆیان کرابێت. بۆیە هێزە سیاسی عێراقیەکان ئەوانەی کەوا لە ژێر مقاومە ئیسلامیدان ئەوانیش بەرگری لە خۆیان دەکەن. بە تایبەتی ئەو ئۆپراسیۆنەی کەوا لە تاران کرایە بەرامبەر بە ئیسماعیل هەنیە، ئەمەش بێگومان دەزانن کەوا لە ئایندەیەکی نزیکدا خۆ ئەوانیش هەر بە ئامانج گیراون، بە ئامانج دەگیرێن بە شێوەیەکی دیکە. بەڵێ لە نێوان ئەم ئاڵۆزیانەدا کە هەیە بە تایبەتی ڕۆڵی وڵاتانی دەوروبەر بە تایبەتی ئەوانەی کە سەر بە بەرەیەکی دیاریکراون بۆ نمونە ئێران و ئەو بەرەیە کە لە ژێر هەژمونی ئێرانە لەلایەکی دیکەوە ئیسرائیل و ئەو بەرەیە کە پاڵپشتی لە ئیسرائیل دەکەن، ئایا ئەمانە چۆن دەتوانن ئەم دۆخە بە شێوازێکی دیکە بگۆڕن؟ هیچ هاوکێشەیەکی سیاسی لە دوای ڕووداوەکانی دوێنێ شەو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆڕدرێت؟ بەڵێ لە سەرەتادا دەمەوێت ئەوە بڵێم کە پەیوەندیەکان لەگەڵ فەڵەستین ئەمە بە شێوەیەکی گشتی بەردەوام دەبێت، بەڵام پەیوەندیەکانی فەڵەستین یاخود سەرکردە دیارەکانی فەڵەستین لەگەڵ وڵاتانی عەرەبی ئەمەیان هەندێک جێگەی پرسیارە لە ڕووی پرۆتۆکۆلی سیاسیشەوە، بەڵام پەیوەندیە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی لە نێوان هەموو ئەو سەرکردانەدا شتێکی ڕوون ئاشکرا نییە بەڕاستی. بۆیە ئەمەش چەندین جار لە میدیاکانی ئیسرائیلشەوە ئاماژەی پێدراوە. باشە بەڕێز حەمادە، ئەم ڕووداوانە لە کاتێکدایە کە ئێران خەریکی پێکەنانی حکوومەتێکی نوێیە کە هەر دوێنێ لەو ڕێ و ڕسمە و لە کاتی بەشداریکردنیدا ئیسماعیل هەنیەش لەو ڕێ ڕسمە بەشدار بوو، هاوکات مانگی 11 هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا بۆ پێکەنانی حکوومەت و ئیدارەیەکی نوێ بەڕێوە دەچێت. ئایا دەکرێت بڵین لە ئەگەری ئەم گۆڕانانەدا هیچ گۆڕانێک لە سیاسەتە گشتیەکانی ئەمریکا و ئێران بەرامبەر بە یەکتر وە کاریگەری لەسەر ناوچەکە دروست بکات؟ بەڵێ دیارە پەیوەندیم لەگەڵ میوانەکەم پچرا بەڕێز حەمادە فەراعنە نووسەر و چاودێری سیاسی لە عەمانەوە لەگەڵم بوو سەبارەت بەم گرژیانەی کەم دوایە ڕوویدا بە تایبەتی ئەو شەڕەی لە نێوان حەماس و ئیسرائیل بەردەوامە، کوژرانی سەرکردێکی باڵای حەماس ئیسماعیل هەنیە لە تاران و هەروەها کاردانەوەکان. سوپاس.